ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم بەبوونی ساڵی نوێ خوێندن پیرۆزبای لە گشت قوتابیان و مامۆستایانم دەکەم. هیوادارم هەموو قوتابیان سەرکەوتوو بن. پۆلیەکی بنەڕەتیمە پیرۆزبایان قوتابیان دەکەم بە بۆنەی ساڵی نوێ خوێندن. من ناوم
عليها لكلية بنات يا أخواني مامستا هاوڕێکانم زۆر خۆش دەوێت دووادارم بژ هاوڕێکانم سەرکەوتوو بن پیرۆزبای ساڵی نوێی خوێندنتان لێ دەکەم Happy New Year for school to all clever students. I'm so glad for opening school in this year in 2016 and 17. Wind the bobina, hoot, hoot, clap, clap, clap. Going to the ceiling, going to the floor, going to the window, going to the door. Clap your hands with 1, 2, 3. Put your hands up on your knees. Tabian salin vetan piros. بەبوونەی ساڵی نوێ خوێندن پیرۆزبای لەگەشت قوتابیان دەکەم هیوادارم گوێ لە مامۆستاکانیان بگرنەوە نمرەی باش بەدەستبێنن ساڵی نوێ لە هەمووتان پیرۆز بێت. بەبوونەی ساڵی نوێ خوێندنەوە پیرۆزبای لەگەشت قوتابیان و مامۆستایان دەکەین هیوادارم ساڵێکی پڕخۆش و بەختەوەر و بێکێشە ببەنە سەر و دوو لە هەموو کێشەکان و هیوای سەرکەوتیان بۆ دەخوازم و هیوادارم ئەم ساڵ بێتە هاتنی گشت تەبایی و خۆشەویستی و برایەتی نێو کوردستان و هەموو کوردەکان. من قوتابم لە قوتابخانەیەکی لێڤەر و پیرۆزبایی لە هەموو قوتابیان و مامۆستایان دەکەم و پیرۆزبایی لەم قوتابخانە و لە هەموو مامۆستایانی تر دەکەم و هیوای سەرکەوتن بۆ قوتابخانەکەمە دەخوازم بۆ هەموو قوتابخانەیەکی تریش و دووبارە پیرۆزبایی لە هەموو قوتابیان و قوتابخانی بەتایبەتی قوتابخانەی کلێڤەر دەکەم. Johnny, Johnny, yes, Papa. Eating sugar, no, Papa. Telling lies, no, Papa. Open your mouth, ha, ha, ha. Allah كمان شوارنجا الله يماني تنجا سوري خواني شيدان صوصي بهاري تستان بيها ما أشتيا زاد خوري سرفرازيا هل شنجل حمرين ببالندي راي عقين الله بجي كردستان سنجر ولاني شيران پیرۆز بای ساڵی نوێ لە هاوڕێکانم دەکەم زۆر دڵخۆشە قوتابخانە کراوەتەوە پیرۆزبای لە گشت هاوڕێکانم دەکەم. أنا أهنئ كل التلاميذ على
على هذا السنة الجديدة، وأشكرهم بأنهم استطاعوا بأن يأتي إلى هذا المدرسة. وأيضا إنني سعيدة جدا بافتتاحية المدرسة. وأيضا أنا أشجع كل التلاميذ حتى يكونوا الأولى في المدرسة. وأنا أحب مدرستي، أنا أحب مدرسة كليفر. Johnny, Johnny, yes, Baba. Eating sugar, no, Baba. Telling lies, no, Baba. Open your mouth, ha, ha, ha. ساڵینێ من پیرۆز بێ دەرچوو پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یاخوا پیرۆز بێ لێ من خوێندنی ساڵی نوێ من قوتابێکی وریەم گوێرایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دەوێ چونکە دڵتای دەست دەوێ کەلوپەلی خاوێنم هیچ کات نایەنجاکێنم هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێی زیرەکەکانم. مامۆستا چەند ئەبینی تیشکی خۆری زێڕینی مامۆستا چەند ئەبینی تیشکی خۆری زێڕینی مامۆستا چەند ئەبینی تیشکی خۆری زێڕینی سۆمای هەردوو چاوانی ڕۆناکی گشتەوانی سۆمای هەردوو چاوانی ڕووناکی گشتەوانی لە زانستدا بەهێزی لە جیهاندا بەڕێزی لە زانستدا بەهێزی لە جیهاندا بەڕێزی
ناو پۆلێشدا پێمە زۆر وەریا و بچووکە هێندا چارە و چاپووکە پێمان دەڵێ وریابی ئاگا لە مامۆستا بێ مامۆستا لە دوورەوە بەتە باشیری سوورەوە هەتا ژوورەوە یاخوا بەخێر بێتەوە. پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە گشت قوتابیان و مامۆستانی قوتابخانەی کلێڤەر دەکەم. هیوادارم ساڵێکی پڕ لە خۆشی بەڕێ بکەن. زۆر دڵخۆشم باکردنەوەی قوتابخانە و هیوای سەرکەوتن بۆ گشت قوتابیان و هاوڕێکان دەخوازم. دووبارە ساڵی نوێی خوێندن پیرۆز بێت لە هەموو قوتابیان. بگرین زۆر بەپاچی بێگومان قوتابخانە